بسم الله الرحمن الرحيم وبه نستعين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. اللهم اجعل أعمالنا هذا خالصا لوجهك العظيم ولا تجعل لأحد فيه منه شيئا يا رب العالمين. بەڕێزان و خۆشەویستان، بۆ تەواوکردنی بابەتی پێشوو کە باسی خەسڵەتەکانی پەروەردەکاری سەرکەوتوو، چوار خەسڵەتمان باس کرد لە زنجیرەی پێشوو. لەم زنجیرەی ئەمڕۆژ کە زنجیرەی چوارەمە لە بەرنامەی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بۆ پەروەردەی خێزان، بە خزمەت ئێوەی بەڕێز دەکەینەوە بۆ تەواوکردنی چوار خەسڵەتەکەی تری پەروەردەکاری سەرکەوتوو. لە زنجیرەکەی پێشوو باسی صفەتی یەکەم باسی صفەتی لە سەرخۆیی و ئارامگرتنمان کرد و باسی نەرمونیانی و خۆ بە دوورگرتنمان کرد لە توند و تیژی، و صفەتی سێمیشمان باس کرد کە بریتی بوو لە سۆز و بەزایی ڕەحم بەرامبەر بەو کەسێک کە لە خوار خۆتە، و صفەتی چارەمیشمان باس کرد ئاسانکاریکردن لە هەر شتێک کە دێتە پێشەوە. ئێستا کە باسی صفەتی پێنجەم دەکەی کە لەو زنجیرەی ئەوڕۆ بە یەکەم صفەت دادەندرێ، و صفەتی پێنجەمە لە صفەت و خەسڵەتەکانی پەروەردەکاری سەرکەوتوو. ئەوی بریتە لە چی؟ لە ناسکی و نەرمی. پێویستە دایک و باوک کاتێک پەروەردەی منداڵەکان دەکەن شێوازێکی ناسکۆڵە و شێوازێکی نەرمونیانی و شێوازێکی زۆر زۆر لەسەر خۆیان هەبیتن، تون نەبن، واتە کەسێک بن کەوا دیونەیان پێوە دیار بی. یعنی کاتێک تەمەشا دەکەی، چونکە ئێمە دەی بزانین دایک و باوک لەو ئاستەی خۆی نیشان بداتن کە لە ئاستێکی بەرزە بەرامبەر بە منداڵەکەی، با پیاو بەرامبەر بە خێزانی، دایک و باوک بەرامبەر بە کوڕ و کچەکان، کوڕێک کە لە ماڵە بەرامبەر بە خوشکەکەی دەبێ بەڕاستی ئەو نەرمونیانی و لەسەرخۆیی و هەروەها ناسکی و نەرمی پێوە دیاربی. بە تایبەت پیاو بەرامبەر بە خێزانی دەبی زۆر زۆر ڕەچاوی ناسکی خێزانەکەی بکات. برایەک لەگە خوشکەکانی دەبی ڕەچاوی ئەوەی بکە ئافرەت نەرمە، ئافرەت ناسکە، لێ دەبی بەڕاستی هەرس و کەوتی تون ئەوا دەکە ئافرەت بشتێتەوە، وا دەکە کەسایەتی ئافرەت بەڕاستی کاریگەریەکی زۆر خراپی بەسەدا پەیدا بیتن. لۆی بەڕێزان و خۆشەویستان بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات بەرامبەر بە ئەگەر باوچین بەرامبەر بە کچەکانمان، ئەگە براینە بەرامبەر بە خوشکەکانمان، ئەگە مێردین بەرامبەر بە خێزانەکانمان. بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ ڕیفقەن بالقەواریر، ئامۆژگاریتان دەکەم ڕیفقەن، واتە زۆر نەرمونیان بن بەرامبەر بە چێ؟ زۆر ناسکانە هەرس و کەوت بکەن لەگە چێ؟ بالقەواریر. دەزان قەواریر چیە؟ واتە شوشە. ئەو ئافرەتێن وەکو شوشە وات زۆر ناسکن نەکەن، هەرس و کەوتی خراپیان بەرامبەردا بکەن. بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێک دەفەرموێ ئەلا ئوخبیڕکم بمن يحرم على النار أو بمن تحرم عليه النار. ئایا ئاگادارتان بکەمەوە لە صفاتێک کە دەبێتە هۆی ئەوەی ئاگر حەرام بی لەسەر ئەو کەسی ئەو خەسڵەتەی تێدابی، یان ئەو خەسڵەتە دەبتە هۆی ئەوەی کە ئاگر حەرام بی لەسەر ئەو کەسە. چەند مژجێنێکی خۆشە کە پێغەمبەر دەمانداتێ صلی الله عليه وسلم. چی ئەو صفەتە؟ ئەی پێغەمبەری خوا، پێغەمبەری خوا دەفەرمێ تحرم على كل قريب هين لين سهل. ئەو حەدیثە ئیمامی تورمیذی ڕیوایەتی کردو، حەدیثەکە حەسەنە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئاگر حەرام دەبی، بە دوور دەبی لە هەر کەسێک، على كل قريب، هەر کەسێک کەوا خۆی نزیک بکاتەوە، خۆی نزیک بکاتەوە، کەوا واتە معنای چی خۆی نزیک بکاتەوە؟ کەسەکە خۆی بە دوور ناگری لەگە خەڵک، سیلەی ڕەحم جێبەجێ دەکا، مافی خێزانی دەدا، مافی منداڵەکانی دەدا، دائیمەن لەگە منداڵەکانی تێکەرە و نزیکە، نەک بڕوا بە شەو بە ڕۆژ هەر بەردەوام بە ئیشی خەڵک و ئەولا ئەولا مەشغول بی ماڵ و منداڵەکەی ئیهمال بکاتن، حساب لەو خێزان و ماڵ و منداڵەکەی نەکا، بە مانگ بڕوا لە وڵاتان ڕابوێری و پار بداتەوە و پیاسەی بکات و حەقی ئاگەی لە ماڵ و منداڵ و پەروەردەی منداڵەکانی دەبیتن. قەریب هەین ئەو کەسەی نەرمە، لەین ئەو کەسەی کە ناسکادا هەرس و کەوت دەکا، سهل و هەروەها ئاسانکاری دەکا لە کاتی پەروەردەکردی منداڵ. ئەو خەسڵەتە
بەڕاستی خەسڵەتێکی زۆر گرنگە. خەسڵەتی شەشەم لە صفات و خەسڵەتەکانی پەروەردەکار بریتە لەوەی کەوا بخۆ بە دوورگرتن لە تووڕەیی. خۆشەویستان بەڕێزان، تووڕەیی ئاگرە، تووڕەیی لە شەیتانەوە سەر هەڵدەدا. شەیتانە وا لە ئینسان دەکە تووڕەبی، شەیتانیش لە ئاگرە. بۆیە ئەو کەسەی کە تووڕە دەبی وەکو بلێسەی ئاگر، وەکو فیشەکەشێتە بەحوا هەردەچیتن. هەندێک کار و هەرس و کەوت دەکاتن، ڕەنگە خۆی ئەگەر وەکو ڤیددیوەیەک ئەو هالۆی لێ بدرێتەوە سەد تەمەشای خۆی بکە، ڕەنگە شەرم لە خۆی بکاتەوە. لێ بەڕاستی صفەتی تووڕەبوون صفەتێکی زۆر خراپە. هەر تووڕەبوونە لە یەک چرکە کابرا خێزانی خۆی تەلاق دەداتن بە ماڵ و منداڵ و ئەو عائیلەی چەندین ساڵە دروستی کردیە هەر هەمووی هەردەوەشێنتەوە. لە یەک چرکە خێزانی خۆی تەلاق دەدا، یەک کۆمەلە منداڵ یەتیم دەبی، ئەو ماڵە هەمووی بەلایەکدا دەڕوە، ئەو ئافرەتە بێوژن دەبینێتەوە، بۆ خۆی ماڵی لێ تێک دەچیتن. یەک چرکەیە کاتێک کە ئینسان تووڕە دەبیتن، پەلاپیتکەی سیلەحەکە دادەگریت و زەلامەک دەکوژی، دەرجی داک و بابەک دەسووتێنیتن، ئافرەتێک بێوەژن دەکا، کۆمەڵک منداڵ هەتی و دەخا. بزانە لێ تووڕەبوون. کاتێک کە سەحابەیەک هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم ئەوصینی، ئامۆژگاریم کە. پێغەمبەر فەرمووی لا تغضب. جاری دووەم فەرمووی یا رسول الله ئەوصینی، ئامۆژگاری شتێکی باشترم پێ بکە. فەرمووی لا تغضب. جاری سێم دیسان ئەو کابرا وتی ئەی پێغەمبەری خوا ئەوصینی، ئامۆژگاریم پێ بکە. پێغەمبەر فەرمووی لا تغضب، تووڕە مەبە، چونکە تووڕەبوون سەرچاوەی هەموو خراپەیەکە، سەرچاوەی هەموو شەڕ و ئاژاوە و خراپەیەکە. لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێک دەفەرمووێ ليس الشديد بالسرعة، کەسی ئازا ئەو کەسە نییە کاتێک کەوا ڕاستەوخۆ کە تووڕە بوو لە کاتی زۆرانبازی پشتی یەکێک لە عەردی بدا. وإنما الشديد بەڵکو ئازا کەسی پاڵەوان ئەو کەسەیەکەوە الذي يملك نفسه عند الغضب، ئەو کەسەیە لە کاتی تووڕە بوون خۆ دەگریتن. أعوذ بالله من الشيطان الرجيم دەکا، خوای بەبیر دێتەوە، بۆیە جێ لە قسەی خەڵکی ڕادەگریتن، ئینجا چاکترش دەکان وەردەگریت و کێشەکەی خۆ حەل دەکاتن. بەڕێزان، یەک لەو چیرۆکە کاریگەریانەی کەوا بەڕاستی لە یەک لە کتێبەکان خینمەوە، دەڵێن جارێکیان باوکەکە بوو، ئەو باوکە زۆر تووڕە بوو، زۆر توند و تیژ بوو لەگە منداڵەکانی. ڕۆژێک کوڕەکەی لە دوکانەکەی ئیشی لەگەڵ دەکرد، شتێکی بەرداوە لەسەر ڕەفەی برین دوکانەکە کە ئەشیای لەسەر هەردرابەوە، ڕەفەکە بەر بوو، کۆمەڵە شتێک بەر بوو، هەندێک شت شکا، زۆری لێ تووڕە بوو. طبعا هەستا دەستی منداڵەکەی گرت، مەخزنێکی گچکۆکە هەبوو لە پشتی دوکانەکەی، منداڵەکەی لەوێن دەرێ سجل کرد لە ڕۆژگارێکی زۆر گەرم هاوین، ئەو منداڵی لەوێن دەرێ کرد و فڕی داوێن دەرێ لە دوای لێدانێکی زۆر. ئەو منداڵە لەوێن دەرماوە، کابرا طبعا لەگەر دوکان و ئیش و کار و کڕین و فرۆشتن و مشتری خەریک بوو، هاتە وەختی نیوڕانێ داد، وەختی نیوڕانێ دەڕابی دوکانەکە هینا خوارێ و چۆوە ماڵێ نانی خوارد. دوای نان خواردەکە دیارە خێزانەکەی و منداڵەکان هەروایان زانیەکە کوڕەکەی لە جێی خۆی بەجێ هێشتیان، نەیانزانی سزدی کردیا لە ناو مەخزەنێکی زۆر بچووک. حتا عەسرێ نانی خوارد، ئیستراحەتی کرد، عەسرێ تۆ بە بیری هاتەوە کوڕەکە وەڵڵا ئەمن لەو ژوورە بچووکە سزن کردیا لە مەخزەنەکەی. کاتێک دەرکەی کردەوە تەمەشای کرد کوڕەکەی خنکایە. يعني سبحان الله، اینجا ئەو کابرایە پەنجەی پەشیمانی دەگەزی، بەڵام تازە چ شتێک دادیتدا لە تووڕەبوونێکی کەم جەرجی خۆی سووتان، منداڵێکی کردە قوربانی لە بۆ شکانی چەند شتێکی زۆر کەم. لۆیە ئینسان دەبی زۆر ئاگاداربی کاتێک کەوا تووڕە دەبی شەیتان گەمەت پێ دەکا، نابی وا بکەی شەیتان دەست لە ئاعسابت وەردا و جرە و درابچێشی بە کەیفی خۆی هەرچی بوێ پێت بکاتن. خاڵی سێم لەو زنجیرە بابەتە و کەدەکە خاڵی حەوتەمە لە پەروەردەی لە خەسڵەت و سیفەتەکانی پەروەردەکار، ئەویش بریتە لە چی؟ میانڕەوی مامناوەندی. بەڕێزان خۆشەویستان گوێگرانی بەڕێز بینەران، بەڕاستی ئەو خاڵە زۆر مهمە. ئینسان نە ئەوەندە تومبی کەوا وەکو ئەوەی باسمان کرد کەوا وەچی گوتی ویشک و تەڕی پێکەوە بسووتێنیتن، نە ئەوەندە نەرم بیتن کەوا ماڵ و منداڵی خۆی ئیهمالکە، نا وەسەتیەت. خوای گەورە دەفەرمێ وەجەعەلناکم ئومەتەن وەسەطا. لێ بەڕێزان و خۆشەویستان ئینسان دەبی ئاگادار بیتن کاتێک پەروەردەی منداڵ دەکەی، دەبی چاود لەسەریان بی،
ئەگەر شتێکی خراپیان هەبوو نابی لێیان بێدەنگ بی و ئەگەر سیفەتێکی باشیان هەبوو دەبی هانیان بدەیت کەواتە ئەو سیفەتە زۆر مهمە ئینسان هەڵوێز وەگرتن کاتێک کە ماڵە خێزانت کاتێک کە کوڕەکەت کچەکەت شتێکی بێشەرعی دەکەن نابی هەندە توگنەرم بی وەکو کوردەواری دەێتن حساب لە هیچ شتێکی نەکەی نا کاتێک شتێکی بێشەرعی دەبینی کچەکەت جلوبەرگەکی بێشەرعی لەبەرە دەیوێت لەگەرت سواری سارەکەی بی بە پیاسەی پێکەی بیبێ دەبی مووقیفت هەبی دەبی هەڵوێستت هەبیتن کچم ئەو جلکەیت و بێشەرعیە لەگەرت نایە کوڕەکەت داوا لێ دەکات شتێکی بکەیت کە دەزانی شتەکە زەرەری ویە دەبی تێی بگەینی بە جوانی بەڕێک و پێچی کەوا ئیشەکەی لەبوو نەکەی کەواتە لێ بەڕاستی وەسەتیەت زۆر خاڵەکی گرنگە ئینسان تێیدا هەبیتن بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو حەدیسەی دەفەرمێ لە دەربارەی پێشنوێژی کردن دەفەرمێ یا ئەیها الناس کە پێشنوێژیش هەر ئیمامەتە هەر صفەتێکی کەسێکە کە خەڵکی لەژێر دەستە و پەروەردەیان دەکات و خەڵکێکە کە مافیان دەدە لە عیبادەت و مافی خوای گەورە لە بۆیان جێبەجێ دەکات پێغەمبەری خوا دەفەرمێ یا ئەیها الناس ئەی خەڵکینە ئین منکم منەفرین خەڵکانێک هەیە خەڵک پەراگەندە دەکەن خەڵک تار دەکەن و بە دوور دەخەنەوە بەهۆی قسە ڕقەکانیان بەهۆی هەڵسوکەوتی توند و تیژیان وا دەکە خەڵک هەروبی لەو دینە بە دوور کەوتەوە لەو دینە اینجا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فأيكم أما الناس فليوجس ئەگەر کەسێک ویستی پێشنوێژی لە بۆ خەڵکی بکە با نوێژەکەی کورد بکاتەوە فإن من ورائه الكبير چونکە ئەو کەسەی نوێژی لە دوو دەکاتن خەڵکی پیر و ئەختیار و بێتاقەتە والصغير منداڵی بچووکە وذا الحاجة خەڵکێک هەیە کەوا ئیش و کاریان هەیە برای بەڕێزم ئەگەر قیاسی ئەو حەدیسە بکەین لەسەر دایک و باوکێک لەسەر باوکێک لەسەر مدیرێک لە دائیرەکەی خۆی وایە چەند مهمە دایک و باوکە کە پەروەردەی منداڵەکانی دەکا دەبی ئاگادار بێ ڕەچاوی هەمویان بکەیت کوڕەکەت هەیە 20 ساڵە تەمەنێکە بەسەر کەوتووە دەبی هەڵسوکەوتێکی تایبەتی تەبی کچەکەت لە تەمەنی هەرزەکارە دەبی هەڵسوکەوتێکی تایبەتی تەبی منداڵەکەت هەیە شیرەخۆرەیە تازە لە دایک بووە هەرسوکەوتی تو لەگەر ئەو سێ تەبەقی دەبی جیابی هەرسوکەوتت لەگەر خێزانت کە ئافرەتەکە عمرەکی لەگەرت بەسەر بردیا دەبی شێوازێکی تایبەتی هەبی بزانی کو هەرسوکەوتیان دەکەی نابی هەمویان بێگنەوە هەرسوکەوتیان لەگەر بکەی ئاخر خاڵ کە ئەویش باسکردنی ئەوەیەکەوە ڕەچاوکردنی کاتی ئامۆژگاری زۆر میهمە برا بەڕێزەکەم لەگەر خێزانت کاتی ئامۆژگاری لە بەرچاوی منداڵەکانت حتی قسەی ناڕێکە بە خێزانت برێ زۆر عیبەتی گەورەیە زۆر شتێکی ناشرینە چکە ئەوە خێزانتە دایکی منداڵەکانە دوایە دووبەرەچی دڵتوندی دروست دەبی لە ناو منداڵەکانت کاتی برین ئامۆژگاریکردنی خێزانەکەت با بکەوتە شەوەکان کاتێک لە بین خۆت و خێزانەکەت بێکەوە لەی غورفەی تایبەتی خۆتانن ئامۆژگاریان بکە کوڕەکەت کاتێک کە صفەتێکی لاوێر و لاساری و خراپی هەیە لەگە خۆت سواری سیارەی بکە پیاسەکی پێ بکە بڕۆ ناو حەدیقە و باختێک پێکەوت داژم دەست لە ملی بکە و ئینجا پێی برێ کوڕم ئەو صفەتت هەیە خراپیەکانی ئەو صفەتەی وایە ئەنجامەکەی وایە چەند نمونەی لۆ بینەوە ئینشاء الله سەرکەوتوو دەبی کچەکەت بە هەمان شێوازی هەدیە کەواتە ڕەچاوکردنی بارودۆخی ئامۆژگاری شتێکی زۆر گرنگە لە بۆ هەموو دایک و باوکەک و لە بۆ هەموو کەسێکی پەروەردەکار یا ڕەبی خودای گەورە ئیخلاسمان بە قسمت بکە خوای گەورە بمان کاتە پەروەردەکارێکی سەرکەوتوو سەرفراز بۆ ئەوەی ئەجر و پاداشتی قیامەتمان زیاتر و باشتر و چاکتر بی و لە دنیای سەرکەوتوو بین بتانین کەوا خەڵکانێک پەروەردە بکەین بە پەروەردەیەکی ئیسلامیانە مسلمانانە ڕێک و پێک و وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببینە مامۆستایەکی چاوساغ و ڕێنیشاندەر وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.